بەناوی خوای بەخشندەی میهرەبان. مەحویە فەرمێ دەمێ بە ویسعەتی کورسی کەرەم کە پێم ئەی ڕەب، زمانی پێوە ڕوابێ بە قەد هەموو کەوکەب، لە عومری نوحەوە تەوفیقی تۆ بکا ئیمداد، لە بەحری شوکرەوە یەک قەترە بێنمە سەر لەب. سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی، بەخشی ئیمان و لەشساغی و ئارامی و ڕزق و ڕۆزیەکانی. درود و سڵاو و میهرەبانی خوا بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم، ئەو پێغەمبەرەی کە دنیایەکی پڕ لە دڕک و داڵ و پڕ لە ستەم و پڕ لە تاریکی بۆ کردینە چراخان و ڕووی کردینە ڕاستەڕێی خوای گەورە و تا بەرەو ڕەزامەندی و بەهەشتی خوا بڕۆین. درود و سڵاو و حورمەتی خوای گەورەش لە ئێوەی عزیز و خۆشەویست بێ بینەرانی عزیز لە هەرکوێگەن. خۆشحاڵم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەرتان پێشکەشەکەم و لەم ئەڵقەی بەرنامەکەدا دوای گرتنەبەری تەواوی هۆکارە تەندروستی و عەقڵی و مادیەکان چۆن ڕوو بکەینە دەرگای ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە، چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆز و پێغەمبەرەکەشی صلی الله علیه وسلم لە فەرمودەکانە ئاماژەمان پێەکەن یا ڕێنماییمانەکەن کە لە کاتی بەڵاو ناڕەحەتی و ناسۆرە تەنها ڕوومان لە خوای گەورە و لە دەرگانەی ڕەحمەت و میهرەبانی خوا بێت. لە ئێستاشدا کاتێکە تەواوی پێشکەوتنە زانستیەکان یا تەواوی ڕێکارە ئەمنیەکان و عەقڵی و مادیەکان گیراونەتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کوشندەی کۆرۆنا یا کۆڤید 19، ئێمە چۆن پەیوەندی نێوان خۆمان و خوا بەهێز بکەین و بە ڕاستی و بە ڕاستی بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و ببینە بەندەیەکی ڕاساڵ بۆ خوای گەورە لەگەڵ گرتنەبەری هۆکارەکانە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا عومەری نیزامی زانای ئاینیم کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. وەجەزای خێرتان باتەوە و منیش دەستخۆشی لە بەڕێزتانەکەم زۆر سپاس پێیام و بەڕێزتان بە تایبەتم بەرنامە کە هەلتان بۆ ڕەخسانین بۆ وەها مەوزوعێک و وەها باسێک کە ئەمڕۆ یەخەی گرتوین خۆشمان بێ و ترشمان بێ و لەباری خۆپارێزی تەندروستیەوە کە لە عەرەبیا پێوترێ ئەلحجر الصەحی یا ڕێگرتەی تەندروستی ئەگەر بیکەین بە کوردی. بەڕاستی دکتۆرەکان و لایەنە مەسئولەکان درێغیان نەکردووە، خوا جەزای خێریان باتەوە، بەڵام منش حەزم کرد وەکو ئەوسا ئەمان و شتێ بخەمە سەر ئەم خەرمانە، مەڵۆیە بخەمە سەر ئەم خەرمانە لە لایەنی ڕۆحی وە قسەی لێ بکەین کە ئەم خەڵکە لە لایەنی ڕۆحیوە چی بکات. منیش بەو مەبەستە ئینشەڵا هاتوومەتە خزمەتتان و خوای زۆر بەخێر بێ مامۆستاگیان. کات و ساتمان زۆر بەخێر بی مامۆستا. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ گرتنەبەری تەواوی هۆکارەکانە خۆپارێزی و خۆ دوورخستنەوە لە تەواوی ئەو هۆکارانی کە بنە ئەو شتانەی کە بنە مای زەرەر و زیان بۆ جەستەوە بۆ ڕوحی مرۆڤ موسڵمان شوێن کەوتوان یا مرۆڤەکانی وەشیار کردەوەتەوە. لەبارەی خۆپارێزیەوە کە ئەمڕۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی گرنگیەکی زۆری پێدا و ڕێنمایی زۆرەدا بە مرۆڤایەتی کە خۆیان بپارێزن و بە جۆرێ لە جۆرەکان خۆپارێزی بکەن. ئایا لە ئیسلامدا هیچ فەراغیە بۆ خۆپارێزی و ڕێنمایی خۆپارێزی دراوە بە شوێن کەوتوانی ئاینەکە و کۆمەڵگەی مرۆڤایەتی؟ وڵا دوای بسم الله الرحمن الرحیم و حەمد و سپاس بۆ خوا و سڵاوات لە دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم. منش حەزم کرد لەو بوارە ئاینیەوە زیاتر قسە بکەم کە بەڕاستی خۆپارێزی مەودایەکی گەورەی هەیە لە ئیسلامە و مەجالێکی گەورەی بۆ کراوەتەوە و مسلمان لەسەرێتی لەم ڕۆژانە هەل لەم بابۆ گوێم لە محاضەرەیەکی یا بڵێم کەمێک لە محاضەرەیەکی دکتۆر نابلوسی بوو ڕەحمەتی خوای لێبێ، ئەڵێ مسلمان باوەڕی بە ئەسباب هەیە، باوەڕی بە ئەسباب هەیە کە ئەنها كل شيء، وابزانێ ئەسباب هەموو شتێکە. لەو لاشۆ مسلمان ئەبێ تەوەکولی لەسەر خوا قائم بێ و پشتی بەخوا قائم بێ كأنها ليست بشيء، وابزانێ ئەسباب يعني كأن الأسباب ليست بشيء، کە ئەوەنە پشت بەخوا قایم بێ وابزانی ئەسبابەکان هیچیان بەدەست نییە، کەوا بوو بەڕاستی مسلمانە بێ هەردوو لایەنەکەی بگرێتە دەست. جاخوا خۆیشی فەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما، خۆتان مەکوژن، خوا پێتان بەڕەحم و بەزەییە. لەبەر ئەوە هەر ئەسبابێ کە سەبەبی ئەوە بێ هەر هۆکارە سەبەبی ئەوە بێ بەرەو مردن بمان با ئایا خۆمان بەرێ یا خەڵکی تر ئێمە تیا گوناهبارە بین ئەگەر تەعەمودی تیا بکەین و بەدەستی ئەنقەس ئەنجامی بدەین و بچین بەرەو پیری. حتى لە شەرعا هاتووە لە عیباراتی شەرعی فقی شافعیە فەرمێ ئەگەر کەسێک تۆکڵە مۆزێک یا تۆکڵە کاڵەتێکی خستە سەر ڕێی خەڵک
وەک کەسێک پێی هەڵکە و بەو تۆکڵە مۆزە و مێشتی دای بە زەویە مرد خوێنی ئەو کەسە لەسەر ئەو کەسەیە کەوا تۆکڵە مۆزەکەی فرێداوەتە سەر زەوی یعنی ئەمە سەبەبە مەگرتنی ئەسبابە ئێمەش بەڕاستی لەم ڕۆژە کە دکتۆرەکان ئەوەندە ئەمان ترسێنن کە نەبین بە سەبەبی هەم هیلاکی خۆمان و تیاچوونی خەڵکی تریش ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بدسي خوتان مخنا التهلكة وسا إما ولا عامل جرجانية أمان خوين كوايا كم هنگاوی خوێندنی عەرەبیمان بوو نمونەیەکی عەرەبی بوو ئیعراب مان نەکرد ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم حەدیثە لەم ڕۆژانە بەرچاوم کە لە باب الأطعمة فەرمێ کە ترمذی و ابن ماجه ڕێواتیان کردووە من نام وفي يده غمر ولم يغسله فأصابه شيء فلا يلومن إلا نفسه ئەگەر کەسێک خەوت و دەستی چەوری پێوە بوو بە چەوریەکەوە خەوت لە پاشە تووشی شتێ بوو با لۆمەی کەس نەکا ئیلا لۆمەی خۆی بکە لەوانەیە ئەو چەوریە دوو پشتێ ڕابکێشێ بۆنی چەورێکە مارێ ڕابکێشێ شتێ ڕابکێشێ چونکی ڕاستیە بۆن ئاژەڵ و گیاندار و حتا گیاندارە ئازاردارەکانی ڕاکێشێ من بیرمە لە جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای کاتبم پرسی مەلا عەبدوڵڵای بابانی کاتبی شێخ عوسمان بوو لە مزگەوتی شێخ بابا عەلی بوو ڕەحمەتی خوای لێبێ زۆر جگەرەیە خوارد ڕۆژێکیان هەروە بێئەدەبیم کرد لە خزمەتی هاوتم قوربان تۆ جەناب ئەوەنە جگەرە ئاخۆی ئایا سوودێکی جگەرەت بۆ دەرکەوتووە وتی بەڵێ وتم سوودی چییە وتی ئەگەر لە دەشتێکا بخەوم لە بیابانێکە مار لە لای سەرۆ پێم نادا بۆنی جگەرە ئەوەندە پیسە مار لە لای سەرۆ بۆم نایە لە لای قاچۆ بۆمیە جام حەدیثەی ژەواگەیەنێ ئینسان بەدەستی چەوریشەوە نەخەوێ جا لە ڕاستیان ئەمە ئەو پەڕیهینە ئەو پەڕی ویقایەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم یا فەرمێ دەربارەی نەخۆشەکان لا توردوا الممرض على المصح لا توردوا يعني أوسا لجواء واشتها بپیانتون مورید يعني أو شوێنەی کەوا دیاری کراوە تەرخان کراوە بۆ یا ئاژەڵەکان یا وشترەکان یا وڵاغەکان یا بزنەکان ئاوی لێ بخۆنەوە ئەفەرمێ ئەو شوێنەی کەوا شوێنی ئاو خواردنەوەیە تۆ ئێوە مەچن وشتری نەخۆش برن لە هەمان شوێنە ئاوی بدەن کە وشتری لە ساغ ئاوی تێ ئاخواتەوە یعنی ئەمە ئەو پەڕی ویقایە ئێمجا ئەوە مەشهورە لەسەر زاری خۆمان کە فەرمێ ئەلویقایەت و قسەیەکی کۆنە ئەلویقایەت خەیڕ من العلاج وقایەت باشترە لە عیلاج لەبەرەوە من دەستخۆشی لە بەڕاستی بەرپرسانی تبی و پزیشکی ئەم وڵاتە ئەکەم کە ئاوایان کردو بە تایبەت ئەم حەجرە سیحەیە سە من خۆم لە ڕۆژی نازانم چەند ڕۆژام لە ماڵەوە دانیشتوم ئەمڕۆ بەدەم داوای جەنابتانەوە هاتوومەتە دەرەوە بەڵام دەستخۆشیشان لێکم بەڕاستی کارێکی باشیان کردووە و ئەمە تەطبیقە بۆ ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ إذا سمعتم بالطاعون حديثك البخاري ومسلم رواياتان كردوها إذا سمعتم بالطاعون بأرض فلا تدخلوها أجر بستان طاعون لأرزك كوتوتوا مثلنا أو أرزو أو خاكو وإذا وقع بأرض وأنتم بها فلا تخرجوا منها أجر طاعون لأرزك كوتوا إولنا أو أرزو خاكابون إولو أرزو خاك در مچن ئەمە بەڕاستی ئەو پەڕی ویقایەیە هەرچەند عولەمای حەدیث کۆمەڵە تەفسیراتیان بۆ ئەم حەدیثە کردووە ئەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە ئینسان ئەگەر من لەم ئەرزا بووم جێی نەیەڵم ڕاستە بۆ ئەوەی خەڵکی تر توش نەکەم بەڵام بۆ ئەوەیە ئەگەر ڕۆژیشم لەوانەیە عەقیدەم خراپ بێ بەرامبەر بە تەوەکول بڵێ وەڵا ئەگەر لە سلێمانیا بمایەمەوە منە مردم بەس نەبوو دەرچووم یا ئەوانەی کە لە شوێنێکی تران و دێن بۆ ئێرە وڵا ئەگەر نەچوومایەتە سلێمانی کە و دەردەیتایە منە مردم بەهەرحاڵ ئەمە ئەو پەڕی ویقایەیە دەچینە لای باسی تاعون و ئەوە دوای ئینشەڵڵا ناوبڕێکی کورد وەرەگرم و دوای درێژە بە باسەکەمانە دەین بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دوای ناوبڕەکە درێژە بە بەرنامەکەمانە دەین ڕێنماییەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا دەستنەدان لە چاولوت و دەم بە دەستی ناخاوە شوشتنی دەستەکان بە ئاوی گەرم و سابوون هەرجارێک بۆ ماوەی 20 تا 30 چرکە ئەگەر ئاو و سابوونت دەست نەکەوت جێڵی پاکشکەرەوەی دەست کە ڕێژەی مادی کحۆل تیایدا زیاتر بێت لە 160 بەکاربێنە لە کاتی کۆکە و پشمین دەمولتت داپۆشە ئەو شوێن و شتانە بە بەردەوامی پاک بکەرەوە کە دەستیان لێ دەدەیت لە کاتی نەخۆشی لە ماڵەوە بمێنەرەوە
هەوڵ بدە دووربکەویتەوە لە شوێنی قەرەباڵغ و داخراوە. لە کەسی توش بوو دوور بکەوە. دووبارە سڵاوتان لێبێ و خۆشەویستان درێژە بە پرۆگرامەکەم دەدەم لەگەڵ بەڕێز مامۆستا عومەری نیزامی مامۆستایان. بێگومان تاعون لە ئێستاە بەشێ لە شارەزایان یا زانایان دەڵێن ئەرم ڤایرۆسانەی کە 100 ساڵ جارێ لە سەدەیەکە ڕوەدەن هەمان ئەو تاعونەیە کە فەرمودەکان قاعیدە و وەکو لە چوارچەوەیەکی گشتیان بۆ داناوە. باسەرتا بزانم تاعون چییە؟ ئایا دەکرێت ئەم ڤایرۆسی کە ئێستا 120 وڵات زیاتری تەنیوەتەوە و خەڵکی بەرەو ترس و بیمێکی زۆر بردووە، ئەمەژە پێدەگوتێت تاعون و ئیسلام چۆن باسی تاعونی بۆ کردوین؟ لە حەدیثی تاعون عولەما تەفسیری تاعونیان زۆر کردو. تاعون جارێ خۆی وەکو سیغەکەی لە عەرەبیە تاعون ئاڵێ عەلا وەزنی فاعونە. دیارە ئێمە لە علمی سەرفە میزانێکمان هەیە، میزانی فەعەل یەفعولو، تاعون عەلا وەزنی فاعون. جا بۆ پێوتراوە تاعون خۆی تاعن لێدانی ڕمە یا گولەیە یا هەر شتێکەوە کوشندە بێ پێوترە تاعن. ئەی بۆ تاعون پێوتراوە تاعون و لە کەلیمەی تاعن وەرگیراوە چونکی هەر کەسێک گرتبێتی دەرباز نەبووە، بەڵام تاعونیش جۆری زۆر بووە. مەسەلا تاعونە ڕەشە کە حتا ئەوسا دوعایان نەکرد لە مناڵە دوور بێ یاخوایان یاخۆ تاعونە ڕەشە بگری. تاعونە ڕەشە پارچە گۆشتەکەی کەوتەتە خوارەوە ئینسانە، ڕەش بۆ تۆ کەوتەتە خوارەوە. ئەمە لە تاریخا کە هاتوو ئەم تاعونە ڕەشە زیاتر، حتا ئەڵەن تاعونە سوورە و تاعونە زەردە زۆر وەکو ئەو خەتەرناک نەبووە. بنا لەسەر ئەوەی هەم بەڵام هەندێک لە عولەمای حەدیث تا زەمان تەفسیری تاعون واکەن، هەتا کۆنەکانیش لەوەچێ لە تەفسیرە کۆنەکانیشە هەر بینیومە ئەڵێ هەر وەبایە موعدی بێ، موعدی یعنی تێپەڕ بکە لە شوێنێکەوە بە شوێنێکی تر هەوا بیگوێزێتەوە. هەتا ئیمامی غەزالی فەرمێ الطاعون فەساد الهەوا. دیارە ئەو کاتە ئەم بە میجهەروشتانە نەبووە بەکتریا ببینن یا ڤایرۆس ببینن، وتوانە فەساد الهەوا فیانەن هەر خۆی وایە، یعنی مطلقاً تاعون یعنی تێکچوونی هەوا. دیارە هەوا تێکچۆ بۆیە من ئیسە لەم مێزەی بەردەستم ئەترسم ناوێرم دەست خەمە سەری. دیارە ئەو هەوای هێنێ لەسەر مێزەکە دای ئەنێ. جا ئەو تعریفە لەسەر ئەو تعریفە هەر تاعونێ عەفو هەر وەبایەک، وەبای یعنی دەردی تێپەڕ بوو، هەر وەبایە تێپەڕ بێ بگوازرێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر پێی ئەوترە تاعون. ئەمەش بێگومان وهایە وتان لە ماوەیەکی زۆر کەمان لە سین وەگەیە ئەمریکا. ئێمە لێرە گاڵتەمان لێەوە ئەمان و سین وەڵا سین خوا ئینتیقامی لێ سندووە کەچی سەو نەجاتی بوو ئێمە خۆمان توش بووین. لەبەر ئەوە بەڕاستی ئەمە تاعونە لەو بابا، بەڵام هەموو تاعونێکیش کوشندە نییە. من دوێنێ زۆر قسم لە خزمەت مامۆستا نووری فارسا کرد کە زۆر عالمە الحەمدوللا بە حەدیثەکانی پێغەمبەر و بە تەفسیری حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەوەڵ جار فەرمووی ئەمە تاعونە بەو معنای کە وەبایەکی ساریە. وتم قوربانە ئەگەر تاعون بێ معنای وایە ئێمە دروست نییە ئیسە لە شوێنێک بچینە شوێنێکی تر نابێ بگوازینەوە. فەرمووی بەو تەفسیرە وا نەکەین بەرامبەر بە خەڵکەکە، چونکی خەڵکەکە تەحملی ئەوە ناکەن، چونکی لە واقعا ئەم تاعونە وەکو تاعون ڕەشە کوشندە نییە. ئیسا الحەمدوللا تا ئیسە لە سلێمانیا یەک کەس وەفاتی کردووە، ئەویش جەنابی مامۆستا مەلا ڕەشید ڕەحمەتی خوای لێبێ و خوا بە شەهید قوڵی کردبێ کۆمەڵێ نەخۆشی تری هەبووە، دوای ئەوە ئەڵێن ئەو دەردەی پێگەیووە. کەوابوو بەڕاستی دەردەکە کوشندە نییە. لە کاتێکە نەخۆشەکانی سلێمانی وەکو بەربای گوێم کەوت پێوانە وەبزان لە نزیکی لە چل تێپەڕیوە ئیسە لە چل کەس ینی عەفو کوردستان لە چل کەس تێپەڕیوە، سلێمانی لە 30 تێپەڕیوە، تەنیا یەک کەس مردووە. معنای وایە بەو شێوە ترسناکە نییە ئەو خەڵکە ئەوە نەتۆقیوە لێی، یعنی بەڕاستی هەندێک دکتۆرەکان لەگەڵ ڕێزما بۆ هەمویان خەڵک زۆرە ترسێنن. نابێ یعنی ئەمە تەفاعول بەخێر بکەین بەو شێوە نابێ ئینشاءڵڵا. بەڵێ وەباکە هەیە و ئیشتوانین ناوی بنێن تاعون بەو معنایەی کە وەبایەکی یەکەم مردنی تایە، دووهەمیش ئەگوازرێتەوە زۆر بە سەریعی لە شوێنێکەوە بە شوێنێکی تر ئالەو بابەوە تاعونە. بەڵام ئەگەر بڵێ وەڵا ئەمە تاعونە ڕەشەکەی ئینشاءڵڵا ئەوە نییە، تاعونە ڕەشەکە نییە بڵێ هەر کەسێک گرتی لێی دەرناچێ. زۆر باش مامۆستا، ئایا ئێمە پێویستە ڕەشبینانە سەیری ڤایرۆس و نەخۆشیەکانی ژیانمان بکەین؟ یانی بۆ مەبەستمەوەیە ئێمە ئەم نەخۆشی و ڤایرۆسانە هەر بە شتێکی ڕەش و قێزەون و
نەخوازرا و جێی وەکۆڵێ وەکو دژمن سەیریان بکەین یا بەو منە ئەگرێ دەرز و وانە و حکمەتێکی زۆریان لێوە چنگ بخەین. واللهی بێگومان جارێ ئەوەی کە مەسەلەی ڤایرۆزەکە کە هاتووە ئێمە وەکو لایەنی طبی من ناچمە ناوی چونکی اختصاصی من نییە و زۆرش باس کراوە بەڵام وەکو لایەنێکی تر جنودی خوایە حتا لە حەدیثە هاتووە کولە جوندی خوایە کولە جوندی خوایە جا حکایەتێکی ئەو دەی خۆمانە مەکەوێتەوە یاد کە کولە جوندی خوایە با ئەمەش بڵێن قورئانە فەرمێ وما يعلم جنود ربك إلا هو وما هي إلا ذكرى للبشر يعني هیچ کەسێ جوندەکانی خوا نازانێ نایان ناسێ بە شێوەیەکی تەواو ئللا خوا خۆی نەبێ جاڵن کولە کەوتۆتەوە لە وڵاتی ئێمە لە تەکیەی قەراغ دوو پیاومان هەبوو ئێمە بە خزمەتیان نەگەیشتون بەس ناویانمان بستووە شێخ نەجمەدین و شێخ سەعی شێخ سەعی پیانەوە کاسەعێ شەل لایەکی نەبووە ئەیانوو ڕۆژێکیان کولە داوێتە باخەدێمەکانمان ژیانی وڵاتی ئێمە زیاتر لەسەر ترێ و باخەدێم بوو نشێخ نەجمەدین کە برا گەورە بۆ ڕۆیەوە بۆ باخەدێم تەنەکەی لێداوە تانیەوە ڕۆ بەو گەرما لە دەوری مانی شەشا ترێتر تۆزێ ئاوە دەرەکەوێ و کولە لێدا و شەش و حەوت و ئەوانە یان بڵێن پێش حەوت تانیەوە ڕۆ تەنەکەی لێداوەختی هاتوۆتەوە دیقەتە سەعی برای ها بەسەر ئەسێلێکی ئاوەوە لە بن تویەکە قاچی خستە ناو ئاوەکە و لە بن ئەوتووە بە خۆی دانیشتۆ بە ئیسراحەت ئەوش لە دوورە پەلامارە دێڵە وەڵی سەعات تۆ پێنم ئەلێ کاکە بۆم کوژی ئەلێ کولە هیچی نەیەڵا هەمووی خوارد تۆش لێرا بەخۆ لە بنە مەسیێڵا دانیشتویت و پیانەوە سێڵی ناوڕۆ دانیشتویت و قاقسوتە نا ئاوەکەوت بەزەی بە منە نایەتۆ کە وەختی نزیکە بێت تۆ ئەوێ زرمێکی پیا بکێشێ ئەلێ کاکە کولە خوایشی خوارد ئەلێ نەوەڵا سەع خوای نەخواردو ئەلێ کاکە ئەگەر بڕوامان بەخوا هەبێ خوامان بەسە جا بەڕاستی ئێمەش ئەگەر بڕوامان بەخوا بێ ڕاستە ڤایرۆزەکە کوشندەیە ڕاستە ڤایرۆزەکە ئەگوێزرێتەوە بەڵام ئێمە بە تەفاعول تەماشای بکەین ئینشاءڵڵا ئیمجا وەک تۆ فەرموو بەڕاستی ئەگونجێ زۆر دەرسی لێوەرگرین من ئێستا پێشەوەی سەرکەوم هەر لە ژوورەکەی جەنابتانە ژووری میوانخانەکە لە پەیام بینیم دوکانی دەرخست دوکان شاری دوکان دیقەتم ما ئەو باخانە چۆڵ و هۆڵ سەر ئاوی دوکانم بەرەوە ئۆبەر چۆڵە لە ناو شارەکە تاکە تەکا سیارە ڕۆیی ئەوش دیارە احتیاجێکی زۆریان هەبوو بۆیە ڕۆشتون وتم دەوەرە سەیری پاری دوکان بکە و سەیری پاری ئەمڕۆ بکە ئەمجا بەو خوایە کاتێک ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەمڕۆ ئیتر ئەرێ یەکەم ڕۆژە و ئەمڕۆ ئیتر نەورۆزە و ئەبێ تۆ خۆزگە تەسویرێکی پار پەیام تەسویرێکی پاریشی پار ئەم کاتەی دوکانی لێ بدایەتەوە لەگەڵ ئەمڕۆی دوکانەکە ئەمڕۆ خستێ بەرچاوی بینەران و ئەمانە بەڕاستی یعنی ئەمە گەورەترین دەرسە وەڵی ئەگەر 1000 خوتبە لە سلێمانیا بدرایێ لە 18 مانگی نەورۆزە بەو خەڵکە بوترایە خەڵکە ئاگاتان لە خۆتان بێ خەڵکە گوناح مەکەن خەڵکە ڕەش بەڵک مەکەن خەڵکە با ئەوە نام کوڕ و کچە دەم نەخەنە ناو دەمیەک لە گوێ ڕووبارەکانە و لە گوێ ئاوەکانە و لە سەیرانگاکانە بەو خوایە بە قسەی ئێمەیان ناکرد ئەها ترسچی لێکردن كواو براسي درسك جوريه وما يعلم جنود ربك إلا هو وما هي إلا ذكرى للبشر وما هي أهل تفسير فرمون أشتو بو روج قيامة يا أشتو بو آيات خوا حتى النسفي وأوانوا فرم النسفي زمخشري وما هي يعني وما هي آيات الله إلا ذكرى للبشر أما الذكرى بو بشر آيات خوا بلغكاني خوا نشانكاني خوا يا قرآني خوا أما الذكرى بو بشر براسي إما أبي آوات مشاي طاعون كين أما بلايك هاتو خوشمان بي وترشمان بي خجيرمان بوا أم جاب خوا أويك خوا قرار داي كرد بي بيدوريته وإيدوريته أويش خوا قرار داي كرد بي نمري نامري بەڵام ئێمە تەفاعول بەخێر بکەین تا ئیسا الحەمدوللا وەک تۆ فەرمووت تۆزێ لەمەوە پێش کوردستان الحەمدوللا خوای تەعالا ڕەحمەتی تایبەتی پێ کردووە ئێنای کوای ئەمە کە ڕێسەی طبیمان نییە من قسەی دکتۆرێکی خۆمانە جێرمەوە کەمان بەلای مامۆسایە کرد بوو توبی کاکە ئێمە بۆیە ئەوەنە ئەترسین وەڵاهی کە ڕێسەی طبیمان نییە کەشتەکە بڵاوە بوو کۆنترۆڵ ناکرێت پێمان هەر سنوورەکانمان لە تۆپ و تیارەی دژمنان دەپارێت ڤایرۆسجا لەبەر ئەوە بەڕاستی ئەمە فەزلی خوایە لەگەڵ ئەوە ڕێزمان زۆرە بۆ کارمەندانی ئاسایی شورتە کاربەدەسان کەیسێمە لە ماڵەوە دانیشتون هەر خەریکی خەوە خواردنین ئەوان فەقیرانە ئیسراحەتیان لێ هەڵگیراوە بەڵام لە عینی کاتە ئەوە بزانن کە ئەمە حیمایی خوایە ئەینا بۆ ئێمە طبی ئێمە و پێشکەوتنی ئێمە و مەدەنیەتی ئێمە و تەکنۆلۆژیای ئێمە لە ئیتالیا گەورەترە لە ئێران گەورەترە ئێران ئەو هەموو حەسارەی بەسەر ئاهاو بە خەیاڵێ ناهاو
هەوتانی ئەیسە چۆن زەلیل بووە لەبەرەوە بەڕاستی ئەمە فەزلی خوایە ئێمە کە تا ئیسە بەم شێوە ماوینەتەوە و ئینشاءالله بەو شێوەی شەمێنەوە حەزەکەمە حەدیسەیش بکەین باهین کە فەرمێ وسامەی کوڕی زەید دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژە باسی تاعونی بۆ ئەکردین فرمي بقية رجز أو عذاب أرسل على طائفة من بني إسرائيل أما باشماوي عذابك أخوي تعالى نار ديسر كوملك لبني إسرائيل بهوي مخالفيا بفرمايشتكان إخوة فإذا وقع بأرضها عين حديثك كإسخين معنه أجر طاعون لأرزكا كوتوا أما رجز عذابك إخوة أي نربو أقدار كنوي مسلمانا هر مسلمانكيش بي بمري شهيدة لو روزانه برادرك لدائري كاي خي كچي يمي قلت بك لو دائريه وتبي ها ملاكان الله ما هرك سبب الشهيد بتجاقي شكا ملاخو كفري نكردو مسلمان كباور يهبو بخواو ما مسلمان كآماده بي بو مردنو أهل دين به بطاعون بمري شهيدة خي شكا نكتن طاعون غريق شهيدة واتو كسي غرق بلا آوا أو كسي السوتيا بآقر أقدسي خويتيان بي أو كسي بستكي أشياء أمري يطاع أمس طاعون أخو يستكي أشياء أدال السيكان أو أفرتي بسر منال وأمر الشهيدة أما يشتاعون فضلك أخوة داوتي بو نا مسلمان عذابه بلان بو إما شهادة قيتشك لبرو من أميد موايا إن شاء الله كسيكي ما مسلم الله رشيد يكم شهيد يمشارب الروي إن شاء الله خواه تعالى بك بربس بو خلقي تر لبرو إن شاء الله إما بتفاؤل تمشاي أملايا نبكينو ودرسي ليور بقرين زۆر باش مامۆستا لە تەواوی ژیاننامەی پێغەمبەری پێشەواماندا صلی الله عليه وسلم هۆکارەکانی گرتۆتە بەر و سەرنجامیش پشتی بەخوا بەستووە و ڕووی کردوتە خوا وەکەوەی کە لە بەدرا ئیمامی ئەبوبەکر فەرمێ لە مەیدانی شەڕەکەدا ئەوەندە دوعایە کرد و پشتی بەخوا بەست تا چەند جارێ عەباکە لەسەر شانی پیرۆزیە کەوتە خوارەوە مەبەستمەوەیە تا چەند گەڕانەوە بۆ لای خوا یەکلابوونەوە بۆ خوا دروستکردنەوە و ڕێکخستنەوەی پەیوەندیمان لەگەڵ خوا لەوەی کە ئێمە هۆکارەکانمان گرتوۆتە بەر هۆکاری عەقلی و زانستی و مادی و تەندروستی و ئەمنی تا چەند پێویستیشە لە بەرامبەریشدا گەڕانەوەیەکی ڕاستگۆیانەمان هەبێ بەرەو خوا و هەمیشە چاو لە خوا و چاو لە دەرگای و ڕەحمەتی میهرەبانی خوا بین. وەڵاهی کاکە ڕێازیان ئەوە زۆر جوانە یعنی هەر لە باسی دەرسەکە ئاماژەشمان بە ئەوە کرد بەڵام من حەزەکەم تۆزێ قوڵتر لەو مۆزوعە ڕۆ بچین. خوا فرمي واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة أما عامة أم آية عامة حكمي أم آية عامة ولا فتنة بترسن كواتن يا الظالمان واستمكاران ناقدته تروش كسوتيني أما إيك لو فتنانا يان حديثك كزور وتمانته لو تاركان معنا أفرمي إذا ظهر الربا والزنا في قرية فقد أحلوا بأنفسهم عذاب الله هركات الزنا والربا قرية لكوملقا أقريتو چونكي ما كيش بيوتراوى قرية أم القرى لقرية كسري هلدا زنا والربا أشكرابو أود النياب عذابي خوان بچس كردو بو خوان لەوانەیە هەندێک کەس بڵێن ئەی باشە سوینی بۆ گرتەوە ئەمریکای بۆ گرتەوە خۆوانە وڵاتێکی ئیسلامی نین با بە ئەوانێکی گرتوتەوە وەکو عەرزم کردن ئەوان بە عەزاب بۆیان حسابەکرێ ئێمە ئینشەڵا ئەهلی دینمان بە ڕەحمەت بۆی حسابەکرێ بەڵام کاتێکیش کە عەزاب هاو تەڕوش کە سووتێنێ ئەمە عەزابێکە هاتووە و تەڕوش کە سووتێنێ عەجایب نەبێ بەلامانە ئێمجا ئێمە بیرێ هەر لە ڕابردووی مانگە پێش ئەم حادیسە بکەینەوە بزانین چی ڕوویەدا لە سلێمانیە زینا و ڕیبا ئاشکرا بوو برا کەناڵەکان خۆیان نیان و ئەوانەی کە هان بەسەر دوڕیانەکەی سەر چنار و پردەکە ئەوانە بۆ ئەو وەستاون و گفتوگویان لەگەڵان نەکردن چەندەها سایقە هاو بۆ لای من هاوار هاوری مامۆستا وەڵڵاهی ڕێی وڵوبە و شیعەباس پڕە لە ئافرەتی فاحیشە یەخە بە خەڵکە گرن ئەمە ئاشکرابوونی زینایە ئەمجا ڕیبایش ناوی تریشی لێنرابوو چەند بە ناوی بانقی و بانقی و بانقی و کەوا بوو ڕیباش ئاشکرابوو لە وڵاتی ئێمە لەبەرەوە عەجایب نییە چاوەڕوان ئێمە عەزابەمان کردووە بەڵام ئایا ئێمە دوای ئەوەی ئەو کتۆ فەرموو هەموو ئەسبابەکانمان گرتووەتە بەر ئیسا ئەسبابی مادی وەکو عەرزم کردن ئەسبابی مادی لەسەرمانە هەر وەکو واجبێکی شەرعی ئێمە ئەوە نیە حەدیثەکە فەرمێ فر من المەجذومی فرارك من الأسد واتە کەسی گول ڕابکە لێی
وەکو چۆن لە شێر ڕائەکەیت و لێ ترسی ئەمە لەبەر ئەوەیە. بەڵام لە عینی کاتیشا ئێمە ئەتوانین دوای ئەم ئەسبابە مادیانە کە گرتومانەتە بەر و ئێمە ئیسە کەی لە تاریخا بیسراوە تاریخی 100 ساڵیش لەمەوە پێش 200 ساڵیش خوێنەرەوە جمع و جەماعەت کەی داخراوە وتانە ئیسەمە طەوعاً بێ ئەو کەرهەن بێ لە ڕاستیەتە کەرهەن بەو معنا ناکە ئێمە بمانەوێت دژایەتی حکومەت بکەین بەڵام بەو معنا کە زۆرمان پێ ناخۆشە. وەڵی من جارە دووسێ ڕۆژی یەکەمی هەفتەی یەکەمی کە مزگەوت داخرا باوەڕکەوە خەریک بوو نەخۆشەکەوتم ئەبینم ئەو مزگەوتە بە چۆڵی و بەڵام لەگەڵ ئەوەیشان مزگەوتمان داخستووە جمع و جەماعەتمان داخستووە ئەمانە ئەسبابی مادیە بەڵام ئەسبابی معنەوی زۆر مهمە. ئەسبابی معنەوی من حەز دەکەم لە چەند خاڵێکە ئەگەر مۆڵەت هەبێ کاتەکەمان هەبێ ئەگەر جەنابیش و ناو بڕەو هەبوو هەم لە خزمەتتان. یەکەم تەوبەیە بەڵام ئێمە ئەبێ بزانین بەڵای عام وەکو ئەم ڤایرۆزە بە تەوبەی عام نەبێ ڕەفع نابێ. ئیسە تۆ ئەگەر خۆت بینی خۆت و خوا من با نمونە بە خۆم بێنمەوە من ئەزانم تاوانێکم کردووە بەڵام خەڵک پێی نەزانیوم و ئەو تاوانە ئازانم زەربەی لە دینم داوە تەوبە بکەم بینی خۆم و خوا لەوانەیە خوا ڕەفعی بەڵاکەم لەسەر لابە. واللهی من ئەمە لە خودی خۆما چەند جار تەجروبەم کردو بەڵام کاتێ بەڵاکە عام بوو هی گوناهی عام بوو هی گوناهی گشتی بوو بە تەوبەی عام نەبێ خوا ڕەفعی بەڵا زۆر جار ڕێک ناکەوێت 7 ملیار نەفەر بە پێکەوە تەوبە بکە هەر لە کۆمەڵگەی مەدینەی پێغەمبەری خواشدا صلی الله علیه وسلم مشریکمان هەبووە جوولەکە هەبووە دوو ڕوو هەبووە لەوە تەنانەت لەناو مسلمانەکانیشدا هەبووە ئامادە نەبووە تەوبەیە بکات و دان بە تاوانی خۆیان بنێت لەوە یان بیری لێ نەکردوتە یان تااقەتی نەبووە یان بەونە خۆی بە بەشە لەو گوناهە نەزانیوە. زۆر جوانە جامنیستم ئینشەڵا ئەوە ئەگەر مۆڵەت فەرمووی کە ئێمەڵێن تەوبەی عام شەردی هەموو عالەم بەگشتی ئێمە کوردستان قوترێکی تایبەتین ئیقلیمێکی تایبەتین ئێمە ئەگەر ڕاستکەین لەگەڵ خۆمانە هەتا ئەتوانین خۆمان نەبەسینەوە بە عێراق ئێستا حالیەن برا کوردستان حاڵی باشترە لە بەغا ئێمە ئیدارەمان لە بەغاوەیە تا ئێستا مەعاشمان لە بەغاوە بۆ هاتووە بەڵام جیاین جیاوازیەکمان هەیە ئەگەر ئێمە ڕاستکەین ئینشەڵا ئەمجا کاڵێن تەوبەی عام ئەکسەریەی ساحیقەیەوەتە کورد دەڵێ زۆرینە تەوبە بکە ئەوە نیە قسەکەی حەزرەتی یوسف فەرمێ ئیلا قەومە یونس لما آمنوا كشفنا عنهم الضر آياتكم باش نايات وصريات يعني قوم يونس كبجار إيمانيان هنا خوي تعالى بلاكي لسر لابرت بجار توبة يعني بجار قرانو كواب براسي إيما كالين توبة باهر كسي لإيما لم روجانا كحجر صحي مان لسرا كارنتينا مان لسرا سيما لما هو كارنتينا عكرين لێ باشە لەم حەجرە سیحای بە هەلی بزانە بە هەر خەو خواردن نەبێ با بە هەلی بزانین لە سوچێکی ماڵەکە ئەگەر مزگەوتیشمان لێ داخراوە با ماڵەکانی خۆمان بکەین بە مزگەوت با لەگەڵ خێزانی خۆمانە هیچ نەبێ ئەگەر کەسی تریش نەهرب هەموو پیاوە لەگەڵ خێزانەکەی خۆیان لەگەڵ خوشکەکەی خۆیان لەگەڵ دایکەکەی خۆیان جەماعەت بکەین و لە سوچی ماڵەکە کە مزگەوتێکمان دروست کردووە با قنوت بخوێنین با تەوبە بکەین بیر لە گوناهەکانمان بکەین وێسە من ئەگەر ئاوا بیر کەمەوە لە ماوەی 5 دقا 100 گوناهی خۆمە ژمێرم تەسبیحەکە ژمێرم دە ئەگەر گشتیشی ناتوانم سیان لەو گوناهە کە بەلام و گەورەی و بەلام و خراپە کە حەق و ناسی تایە وەکو غەیبەت وەکو بوختان وەکو حەسوودی بە خەڵک بردن با تەوبەی لێ بکەم هەر کەسێ لە ئاستی خۆیەوە تەوبە بکە جا تەوبەیش کۆمەڵە شروطی هەیە من حەز دەکەم لێرا بە سەریعی ئیشارەی پێ بکەم تەوبە یعنی الإقلاع عن الذنب ئەمە شەرتی یەکەمێتی ئەو گوناهەی کە هەتە لەبەینی خۆت و خوا هەڵی کەنە لە دڵ وازی لێ بێنە بڕیار بدە الندم مما سبق پشیمان بوونەوە لە ڕابردوو لە گوناهە ڕابردووەکان پشیمان بەرەوە العزم على ألا يعود بڕیار بە مەگەڕێرەوە بۆ گوناهە وەگەر ئەو تەوبە حەق وڵڵایشی تایە مافی خەڵکێکی تایە پارەیەکە شتێکە خواردوتە بڕیار بە هەر ڕۆژێ دەرگا کرایەوە هاتوچۆ کرایەوە منە بێ و پارە بەرمە بۆ فڵان کەس یا وەسیەتنامەیە بنووسە بڵێ ئەگەر من مردم من 100,000 فڵان کەسم نایبی دەنەوە ئەمە معنی تەوبە ئەگەر غیبەتی شخصێکە کردو و دەستی پێی ناگەیە چەندێ غیبەتە کردو ئەوەنە دوعای خێری بۆ بکە دوعای ئیستیغفاری بۆ بکە
دوعای موفقیتی بۆ بکە معنای وایە ئینشاءڵڵا ئەوە بێتە کەفارەتی ئەو غیبەتانەی کە کردوتە. زۆر باش مامۆستا خەڵک لە ئێستا لە دڵڕاوکێ و نائارامیەکی دەرونی و ترس و بیمێکی زۆر ئاژی. شەرع چیمان پێڵێ بۆ ئەم بارودۆخە؟ ئایا بۆ من شەرع هیچ چارەسەرێکی پێ بۆ ئارامکردنەوەی دڵ و دەرونی خەڵک بۆ ئەوەی کە خەڵک لە ترس و دڵڕاوکێ و قەلەقیانەژی؟ واللهی هەر ئەوەیە تەوە عرضم کردی ئەو قسەی نابلوسی لە ئەوڵە زۆرم بەلاوە جوان بوو تۆ ئەسباب بگرە بەر کە ئەنەها كل شيء وابزانە ئەسباب هەموو شتێکە ئەمجا پشت بەخواش بەسە کە ئەن الأسباب ليست بشيء ئەوە نە پشت بەخوا قایم بێ ومن يتوكل على الله فهو حسبه وابزانە ئەسباب هیچی بەدەست نییە فعلا خۆی ئەسباب هیچی بەدەست نییە بە دەلیلی ئەوەی سە ئاگر سووتێ نەرە بەڵام لە کاتێکە خوای تەعالا بەرامبەر بە ئاگر فەرمووی کونی بەردەن وسەلامەن عەلا ئیبراهیم ئەو ئاگرە نەیتوانی ئیبراهیم بسووتێنێ زۆر شتی تریش ئاوا بووە کە خوای تەعالا سەبەبێکی ڕەخسانۆ بۆ ئینسانێک کە نەجاتی داوە لە مردنی حتمی نایبزابتێکی بیارەیی ئیستەش ڕەنگە بەرحەیات بێ من لە زەرگەتە چوومە ماڵیان قسەکەم بیست بوو چوومە ماڵان ڕوبەڕوو ناوی کاگمەناب بوو یا کاگنەواب بوو سەباس بیرم نەماوە بە منی جێڕایەوە وتی لە دەیەکم لە دێهاتەکانی کوردستانە دێکە ڕووخا لە بەرەوەی پێشمەرگە تەقەی لێکردن دێکەمان ڕووخان دوای ئەوە بینیم عینەکێک هێنێکمان هەبوو دووربینێک بەسەر دامان نبوو لە معسکەرەکە بینیم سەگێکەر هاتو چۆیە کرد بۆ ناو ئەو دێڕووخاوە ئاگام لێ بوو لە پەنجەرەی ماڵێک ئەو کاتە پەنجەرە ئاوا ڕاست و چەپ بوو دوودار بوو کونێکی زۆر ناڕەحەت بوو دیاڵە سەگێ هەموو ڕۆژێ خۆیە کرد جارە دوو جار خۆیە کرد بەناو ئەو ژوورا لە پەنجەرەکەی شۆ ژوورە دەرگاکەیان ڕووخا بوو تاوێ لەوێ ئەمایە و هاتە دەرەوە وتی کاتێکم ئەو دیمەنەم بینی مەمنوعش بوو چمە ناو دێکە وتم بەخوا هەرچیم لێ بکەن چمە ناو دێ بزانم قسەی ئەو دیاڵە سەگە چییە وتی کە چووم کە دیاڵە سەگەکە ڕۆی ڕۆژێکیان کە دوای کەوتم چوومە ناو دێکەوە بە چای خۆم بینیم مناڵێک جێماوە لە بێشکەیەکە ئەو دیاڵە سەگە قاچێکی خسۆتە ئەم دیوە تەشبیه بەم شوێنە نەبێ قاچێکی خسۆتە ئەو دی بێشکەکەەوە گوانەکانی شۆڕ کردوتە بەسەر دەمی مناڵەکەی مژی وتی وەڵاهی چاوم لێ بوو مناڵەکە تێری خوارد یاری بە گوانی دیاڵە سەگەکە کرد هاتمەوە مەسەرهازەکەم بۆ زابتەکە گێڕایەوە مە لە حەفتاکانە بۆ لە زمانی پارتیە شەڕەکانی پارتی نەک ئەم دوایەنە وتی مەوزوعەکەم بۆ زابتەکە گێڕاوتی مە ناو درۆکەی وتم درۆکەم وەرە لەگەڵ مایسە دیاڵەسەکە تاوێتر ڕات تەلا کەڕۆیەوە بردم لەگەڵ خۆمە دووسی عسکەریشمان لەگەڵا هاو تی واقعەکەی بە چای خۆی بینی تی لە پاشە منی ناردە ژوورەتی دەبڕۆ دەری بێنە گڵاوی دەرکە ئەو دێڕایان کردبوو بۆ چەمچەماڵ وتی ئمجا دەوری 6 دیناری ئەو کاتیان بۆ خڕ کرد زابت و زابتەکە لە هەموو کەس زیاتریدا ئامرمە عسکەرەکە لەگەڵ عسکەرەکانە دایان بە من بردمەوە لە ناو چەمچەماڵە مختاری دێکەم دۆزیەوە تەسلیمم کردوتی وەڵاهی ئێمە زانیمانەوە مناڵە جێماوە بەس بەخوا بە عەقڵمانە ناچوون چونکی ژوورەکە لای دەرگاکەی ڕووخا بوو سوچەکەی ئەو سەری مابوو لەبەرەوە دیاڵەسەکەکە لە پەنجەرەکەەوە خۆی کرد بۆ دیوە وتی تەسەوڕمان ناکرێ و مناڵە مابێتمان سوتاوە بۆ بەژێرەوە ئەمە ئەگەر خوا بێ بوو پارێزێ حادثەی ئاوا بۆ ئەڕەخسێنێ خوا لەناو ئاگریشە ئەتپارێزێ بەڵام ئێمە بڕوامان بەوە هەبێت ئەگەر خوای تەعالا قەدەری ئێمەی نووسیبێ بەم دەردە بمرین بەخوا ئەمرین خۆمان بشارینەوە ڕاکەین بۆ لادێ هەرچی بکەین ئەمرین بەڵام ئەگەر خوا لە چارەی نەنووسیبین کە بمرین بەخوا چەندەها کەس لە تەعاونە ڕەشەش نەجاتی بۆ ڕزگاری بووە ئەمە تەعاونە ڕەشەش نییە عەرزم کردی ئەمە حتا ئەڵێن نسبەی میئەوەیەکی کەم ئەمرێ لەم دەردە لەبەر ئەوە ئێمە بەوتەوە ومن يتوكل على الله فهو حسبه إن الله بالغ أمره خوای تەعالا ئەبێ ئەمری خۆی بگەیەنێ و بگەیەتە ئەندازەی دیاریکراوی خۆی قد جعل الله لكل شيء قدرا خوای تەعالا هەموو شتێک ئەندازەیەکی بۆ داناوە لەبەرەوە تەوەکەل بە خوایەکێکە لە دەرمانەکانی ئەوەی کە ئێمە لە ڕاوچێ نەجاتمان بێت زۆر باش مامۆستاگیان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ پێم خۆشە هەندێک دوعا و پاڕانەوە لە خزمەتی خوای گەورەدا بکەین ئەم بۆ ئەوەی بینەر سوودی لێ بینێەوە بیشکەینە کۆتایی بەرنامەکەم وەڵاهی چەندێکمان ماوە تقریبا 5-6 خولەکێک من حەزەکەم پێش دوعاکان ئەوە بزانین کە عالەم زەلیل بووە مەسەلا چەند من حەزەکەم گەورەکانی عالەم چەند قسەیەکیان کردووە لەم ڕۆژانە بە سەریعی بیڵێمەوە بۆ زەلیلی عالەم یەکەم ڕئیسی ئەمریکا حالەتی تەواریع دەرەبڕێ ئەلێ پێویستم بە 50 ملیار دۆلار هەیە بۆ مواجهەی کۆرۆنا لە کاتێکشە
کاتێکی تایبەتی داناوە بۆ دوعا و پارانەوە نوێشکردن. ڕئیسی سین ئەڵێ ئێمە کەوتونەتە ناو معرەکەیەکی خەتیر و سامناکەوە دژی فایرۆزێکی شەیطانی. ئەهاو کەلیمێچەن شەیطانی. ڕئیسی فەرەنسا ئەڵێ ئێمە بە گەورەترین کاریسەی سەحیات تێئەپەڕین لە عالەم ئاشتی وا نەبووە. مستەشاری ئەڵمانی ئەڵێ ئێمە تەوەقوعەکەین 70% لەم وڵاتە ئێمە تووشی ئەو دەردە ببین. واش نابێ ئینشاءڵڵا. ڕئیسی ئەنگلترا بەریتانیا ئەڵێ چاوەڕوانی مردنی ئازیزەکانتان بن پێش ئەوەی بێت. ڕئیسی ئیتالیا ئەڵێ ئێمە سەیتەرەمان نەما بەسەر کۆرۆنا. ئەو پەڕی هەوڵماندا بەڵام تەنیا ئەومان ماوە هاوار بەرین بۆ خوا. ئەمانە زۆرە لە عوزەمای عالەم واڵێن. ئەمانەی کە حەقی ڤیتۆیان هەبوو، ئەمانەی کە گاڵتەیان بە دووەلی سوغرا و وەکو بڵێن دووەلی ضعیفە کرد، ئاوا ئەمڕۆ ئیعترافیان کردووە، ئەها چۆن خوای تەعالا بەشەریەتی زەلیل کرد بەرامبەر بە فایرۆزێک کە نابینرێ. پێویستە بەڕاستی ئێمەش دەرز وەرگرین. إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. أما الذكريات لبروا وقتو فرمي براسي با إيمة دعاء عملي بكين با خلقك إن شاء الله دعاء توبة دعاء استغفار. يعني دعاء هذا وين دس هالبري دعاء بكين توبة دعاء استغفار دعاء سبحان الله دعاء صدقة زور بكن من اللي رو لم كنالو إيجين بو خلق صدقة. الصدقة ترد البلاء. لم رجاني رابردوها من أقدار أن كندم لقرداغ للزوري نيدي كاني قرداغا ديوا بو 15 حيواني هو أبو زياتر حيوان سر بالراوة بنيتي دفع بلا بعد والله من كان سليماني جواب كان إن شاء الله صدقة بكن بقرن بسر فقير وهجار كان بسر غريب كان بسر ندار كان أو كريتشي هبا أم كري لنسيني كاريكي خيرة أم هلا نارستو إم جا بعد دعايش كين قنوت خندن لن يوجا كان معنا لما لو نوجا قنوت خينا ما إمامتك وقنوت خينا جماعتك بو كسكانتو قنوت خينا إن شاء الله إمش كتايين بدعاء وقتو فرمو اللهم ربنا لا تؤاخذنا إن نسينا ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين اللهم إنا نعوذ بك من الجنون والجذام والبرص وميتة السوء وسيء الأسقام اللهم يا الله يا الله يا الله بسم الله على أنفسنا بسم الله على أهلنا وعلى أولادنا وأوطاننا بسم الله على كل شيء أعطانا ربنا بسم الله خير الأسماء بسم الله لا يضر مع اسمه داء بسم الله لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم يا الله يا رحمن يا رحيم يا ملك يا قدوس يا سلام يا مؤمن يا مهيمن يا عزيز يا جبار يا متكبر يا خالق يا بارئ يا مصور يا غفار يا قهار يا وهاب يا رزاق يا فتاح يا عليم يا قابض يا باسط يا خافض يا رافع يا معز يا مذل يا سميع يا بصير يا حكم يا عدل يا لطيف يا خبير يا حليم يا عظيم يا غفور يا شكور يا علي يا كبير يا حفيظ يا مقيت يا حسيب يا جليل يا كريم يا رقيب يا مجيب يا واسع يا حكيم يا ودود يا مجيد يا باعث يا شهيد يا حق يا وكيل يا قوي يا متين يا ولي يا حميد يا محصي يا مبدئ يا معيد يا محيي يا مميت يا حي يا قيوم يا واجد يا ماجد يا واحد يا صمد يا قادر يا مقتدر يا قادر يا مقتدر يا مقدم يا مؤخر يا أول يا آخر يا ظاهر يا باطن يا والي يا متعالي يا بر يا تواب يا منتقم يا عفو يا رؤوف يا مالك الملك يا ذا الجلال والإكرام يا مقسط يا جامع يا غني يا مغني يا مانع يا ضار يا نافع يا نور يا هادي يا بديع يا باقي يا وارث يا رشيد يا صبور دعوناك بأسمائك الحسنى كما أمرتنا فاستجب لنا كما وعدتنا يا ربي خوايم بلا مانا لسر لابري لسر خومانو ولاتمان
و شارمان و لەسەر هەموو عالەمی ئیسلامی بەگشتی و هەموو عالەمی تر بەگشتی يا رب العالمين. اللهم ادفع عنا البلاء والوباء والغلاء يا أرحم الراحمين. اللهم إنا نعوذ بك من الجنون والجذام والبرص وميتة السوء وسيء الأسقام. آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس دەکەم مامۆستاگیان خی گەورە دوعا و پەڕانەوەکانمان لێ قبول بکە و زۆر سپاس بۆ بەڕێزیشتان کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان بوون. سپاس بۆ ڕێنمایی و تەجوانەکانتان. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویستم بە پشێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن دوور بن لە هەر بەڵاو ناخۆشیەک خواتان لەگەڵ.